ئەمڕۆ شەممە 2024 لێرە لە شاری هەولێر بە ئامادەبوون و سەرپەرشتی جەنابی وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان محەممەد سەعید و ئامادەبوونی 200 پەروەردەکار کە پێکهاتبوون لە بەڕێزانی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە، بەڕێوەبەری پەروەردەکان، بەڕێوەبەری سەرپەرشتیاری، بەڕێوەبەری ڕاهێنان لەگەڵ ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی ڕاهێنەر کە زۆرینەی بەشداربوانیان پێک دەهێنا، لەگەڵ ژمارەیەک لە بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان وەزارەتی پەروەردە یەکەمین وەرکشۆپی ڕاهێنانی خۆی لێرە لە شاری هەولێر گرێدا. وەک ئەزانن لە 2 ساڵی ڕابردوودا وەزارەتی پەروەردە ستراتیجێکی نوێی بۆ ڕاهێنان جێبەجێ کردووە کە ئامانج لەو ستراتیجە پێشکەشکردنی خوێندنێکی کوالیتی بەرزە بە ناوەندەکانی خوێندن بە قوتابیان و خوێندکارانی ئێمە تا لە ئاست چاوەڕوانی قوتابیان و خوێندکاران و تا لە ئاست ڕۆحی سەردەمەکەیە بێ. بۆیە ئەمڕۆ ئەو وەرکشۆپە بۆ گەنگەشەکردنی ئەو تەوەرانە بوو کە بێتە هۆی پەرەپێدان و گەشەکردنی باشتری ئەم ڕاهێنانە. لەم ڕاهێنانەیە چەند تەوەرێک گفتوگوی لەبارەوە کرا و ئێساش بەردەوامە و دەکرێت کە پێکهاتبوون لە استراتیجی ڕاهێنان، پاکێجی ڕاهێنان بۆ ساڵی داهاتوو، شێوازی بەڕێوەچوونی ڕاهێنانەکە لە ناوەندەکانی خوێندن، چۆنەتی بەشداریکردنی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن، هەماهەنگی نێوان مامۆستایانی ڕاهێنەر و سەرپەرشتیارانی پەروەردەیی و بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن و مامۆستایانی ناوەندەکانی خوێندن. ئەمانەش ئەرک و مافی مامۆستای ڕاهێنەر لە ئایندەیە، چۆنەتی بە دۆداچوون و هەڵسەنگاندنی ڕاهێنانەکە لە ماوەی ساڵێکی خوێندنە ئەو میتۆدانەی کە پێویستە لە ساڵی داهاتووی خوێندنا بخوێندرێ، ئەو کارامەیە یان ئەو کارامەی کە لەگەڵ میتۆدەکانە بۆ ساڵی داهاتوو 2024-25 ئەخوێنرێ. دوجاریش ئامانجمان کوێی ئامانجەکەمان بۆ ئەوەیە بتوانین کوالیتی خوێندن لە ناوەندەکانی خوێندنە بەرزکەینەوە بۆ ئاسێکی نێدەوڵەتی تام خوێندکارانی ئێمەش ناڵم لە ناوەندەکانی خوێندنە بە هەشتێک فەراهەم بکەین، بەڵام بە شێوەیە بێ کە قوتابیان و خوێندکارانی ئێمەش لەگەڵ ڕۆحی سەردەمەکەیە میهرەبان بن لە خوێندنێکی سەردەمیانە. بەشێک لەوەش ئەوەیە وەزارەتی پەروەردە وەک ئەرکێکی خۆی، وەک مافێکی مامۆستایان لە ئەم ساڵی داهاتووی خوێندنە لە سەرجەم هەرێمی کوردستاندا ڕاهێنانێکی سەردەمیانە بۆ مامۆستایان جێبەجێ دەکا کە ئەو ڕاهێنانە هیچ هەر لە کاتی دەوامی مامۆستایان و لە شوێنی کارەکەیانایە بە هیواین بتوانین لە ئاست چاوەڕوانی قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و هەموو لایەکدان. سەر بەسکەریم ڕێپێدراوی وەکو تەبێژ بۆ وەرکشۆپی ڕاهێنان لێرە لە هەولێر. زۆر سوپاس.